بینەرانی بارسڵاوتان لە بێتوام کاتتان باش ئێستا لە نێو باغی گشتی ڕانیەم لێرە لەم باغا پێشانگایشی پەلەوەری ئامادەکراوە لەم پێشانگایەدا چەندین جووری پەلەوەر نمایش دەکرێت مامۆستا محەممەدم لەگەلە محەممەد عومەر دەمەوێت قسە لەگەڵ خۆی دەمکەم لەسەر ئەم بابەتە مامۆستا سڵاو لە بێتام کاتت باش بەس لەم پێشانگای بکە تاکەی بەردامێ پێشانگایە قوربانەمە یەکەمین پێشانگای پەلەوەری جوانیە لە شاری ڕانیە تەنها ماوەیەکی کاتێ و یەکەمین پێشانگایە تەنها ناساندنێکی پەلەوەری جوانیە بە شاری ڕانیە چەند جوور پەلەوەر تێدا دەناسەنێرێن لێرە بەپێی بەخێوکارانی ناوچەکە خۆی زۆربیان تقریبان توخمی شامۆ ڕاگرن لە ڕووی ڕەنگەکانەوە جیاوازن تقریبان هەژ ڕەنگ بۆ 9 ڕەنگی تایە و توخمەکانی مریش و کەڵەشەیش لێرە بە شێوەیەکی گشتی لەوانەیە بگاتە 8 جۆر بۆ 9 جۆر جوورەکان ئەگەر بە دیاریکرێت پێم بڵێت چ جوورێک ئەگەر زانێ جۆری ئۆرلوف دێ ئۆرپینگتن دێ شامۆ دێ شامۆ جۆری هەزەکەی دێ قازی هەنگاری دێ قازی تۆلۆز دێ هۆماگۆر دێ فەڕەنسی دێ مۆسکۆڤی دێ پێم وابێ کۆمەڵێکی تریشی تایە هۆڵندیوانەشی تایە باشە کەم جوور لە هەر هەمویان باشترە هیچ جۆرێک بۆی نییە بە جۆرێکتر بڵێ من لە تۆ باشترم وەکۆ وایە بەڕێزت بڵێ ئایا چەتاڵ باشەیان کەوچک هەرێکیان بۆشتی خۆی بەکارێ باسی ئەم کەڵەبابە بکەین ئەم کەڵەبابە چ جوورێکەوە ناوەکەی چییە؟ ئەمە دیارە شامۆیە بە خێوکارەکەی لە 12 ساڵە بە خێو یەکەم دیارە ئەمە باپیرە گەورەیەم جەماعەتە هەر هەموویەتی بەپێی تەمەنەکەی بێ هەڵبەتە مریشک تا توانای 20 ساڵ ژیانی هەیە بەپێی راپۆرتەکان کە راپۆرت کراوە ئەمە الحەمدولیلا 12 ساڵی تەمەنیەتی ئێساش جوشکی لێگرێ بە خۆشەویستیەوە بە خێوی کردووە و بەهایەکی تایبەتی لای هەیە نرخەکەی چەندەوە؟ وەکو نرخ نازانم وەکو نر لای بە خێوکارەکە نرخێکی هەبێ بە هەموو ئەوەی لە ماڵی تویان نەیدا نرخەکە بریتە لەو بەهایی کە بووی بە خێوەکە لێرە هیچ شتێک بەپێی ئەوە نییە کە بڵێ مادەم نرخی بەرزە بێ باش ڕاگیرێ ئەمە مادەم 12 ساڵە دایناوە کەواتە بەهاکە پارە نییە بەهاکە شتی ترە خواردنەکەنیان جیاوازە ئەم کەڵەبابانە هەموو مریشک و کەڵەشێرێ بۆ ئەو مەبەستەی کە بە خێوەکرێ خۆراکەکەی گۆڕێ هەیە بۆ نمونە بۆ هێلکە بە خێوەکرێ ئەبێ خۆراکەکەی خۆراکێک بێ کە هێلکەی بۆ دروستکە هەیە بۆ گۆشت بە خێوەکرێ ئەبێ خۆراکەی بە جۆرێ بێ کە گۆشتی باشی بۆ دروستکە هەیە بۆ جوانی بە خێوەکرێ بۆ بریدەر بە خێوەکرێت توخماتی لێگیرێ مادەم بۆ جوانێ بێ خۆراکەکەی خزمەتی پەڕی بکە خزمەتی ژیانی بکە خزمەتی ئۆرگانەکانی ناوی بکە واتە مەبەستی جوانی لێبێنێتە دی باشە ئەمڕۆ لەم پێشانگەیە چەند کەس پەلەوەرەکانیان نمایش دەکەن تقریبا ئێمە تا ئێستا پێم وابێ 80 کەسێک ناوی نووسیوە بەڵام هەڕوو لە زیادبوونە حسابی ئەوشمان کردبوو کە خەڵک ناو نەنووسیەوە بێ بەشدار بێ هەستەکەم نەچێتە 100 کەسێ کاڵین پەلەوەر لە هەوێردەیەکەوە یەگرێتەوە تا نەعامەیەک هەڵبەتە کەوتم قازیتیایە کەواتە قازیشی تایە کۆتریشی تایە پێم وابێ هەوێردەش دێ بە زیاتر مریشک و کەڵەشێرە پرسیاری کۆتایی لەم پێشانگای گرانبەهاترین پەلەوەر چییە کامەیە؟ گرانبەهاترین پەلەوەر عادەت ئێستا ئەگەر ببوورە سێری بازار بکەین ئەو پەلەوەرەی کە نرخی زۆر بەرزە توخمی ئۆشامۆیە توخمی هەزەیە ئەویش بەپێی مواسەفاتەکانی ئەگۆڕێ لە دەنووشیەوە بۆ کلکی لە پۆپنەوە هەتاوەکو بنی پێی لەوانەیە 100 مواسەفات 100 مواسەفات 200 مواسەفاتی تیابێ وردەکاری وەرگرین بۆنە لە دەنووکە لەوانەیە تۆ 8 بەس لە دەنووکە 8 مواسەفات دەبێ بەس لە دەنووکە بێ ئەمە وردێتی و ستانداردی هەیە لە عالەمە خوێندنی هەیە 3 ساڵ بۆیە خوێنی ئەنجا بۆ دەیە حەکەماتی بکەی لەسەر پەلەوەرێ باشە ئەوەی کە باست کرد لەم پێشانگەدا هەیە چی لەم پێشانگەدا هەیە بەڵێ تا شامۆ هەموو شامۆی ئەوەیە کە من بۆت باسەکەم ئەرڵا شامۆی تایە لەوانەیە نرخی بچێتە $3000